تەوەری ئەم جارەمان لەسەر زەمکردنە. دەمێ بزانم جەنابەت وەکو کەسێکی کە لە بواری ڕاگەاندن ئیش دەکەیت چ قسەیەک تێ لەسەر و کەسانی کە زەم دەکەن وا دیاردەی زەمکردن لە ناو کۆمەلگای ئێمەدا بەرەو زیاد هەڵدەکشێ. ڕۆژانە گوێمان لەوە دەبێت کە کارەسات و کێشەی زۆر ڕوودەدا لەسەر بابەت و دیاردە ناشرینەکەی زەمکردن. بێگومان کۆمەلگای کوردیەکێک بلەو کۆمەلگا جوانانەی کە دوور بوو لەو شتانە، بەڵام بەداخۆ ئێستا زەمکردن هەرەوە نما دوو کەس لە مەجلیسێک یەک باسیێک ئێستا گەشتە ڕاگەیاندنەکان زەمی ینی زەمکردنی ئێستا گەلێک فراوان بووە. گەشتە و ئاستەی لە کەناڵە ئاسمانیەکان لە کەناڵ لۆکالیەکان باز لەوە دەکرێت ئەو زەمی و دەکەوت شتەکەش ئێستا بیتە زەمی گشتی. لۆ نمونە ئێستا زەمی لایەنەکان دەکرێت، زەمی حکوومەت دەکرێت، زەمی حەزاب دەکرێت، تەنانەوەی لاتە زەمی کۆمەلگا و نەتەوەکانی تریش دەکرێت. یعنی زەم ئێستا زۆر فراوان بوونە. لەگەر ئەوەشدا زەم ئەگەر یعنی گوناحێکی تاوانێکی گەورەیە ئەگەر وە نەبی ئەوە دەبتە بوختان گەلە گەورەتریشە لە زەمکردن. کەواتە ئێمە پێویستە بە خودداچنەوە بکەین. چۆن پێ ناخۆشیێکێک بە خراپە باعث تۆ بکە، تۆش بە خراپە کەسی بەرامبەر مەکە. هەمومان پێویستیمان بەوەیە بە خۆدا بچینەوە واز لە زەمکاری بین. ئەگە تۆ دەستم ناگری پاریشم پێوە منێ زەمکردن بە هەمان شێوێ. ئەگە تۆ ناتوانێت مەتحیەکە چی بکەیت دەرەگە گوڵنی دڕچژمە بە هەرکەس لە ماری خۆی پێویست ناکەم باسی کابراکەم وە بکەین ئێمە خۆمان چاکەین پێشەوەی بەرامبەرەکەمان بیوێ ئێمە چاپ بکە. لە باتی زەمی کابرا بکەی ئامۆژگاری بکە، لە باتی ناو خەرک بشێنەوە باسی بکەی بڕۆ ڕوبەڕوو پێی برێت تۆ ئەو خاڵانت خراپە و ئەرێنی نییە. دەکرێت ئەمە هەڵوەستەیەک بکەین لەسەر زەمکردن دیاردەیەکی خەزەوەنە لە نێو کۆمەلگا بەرە هەڵدێر دەبا ووا دەکە مرۆڤەکان دژیەک بوەستنەوە وا دەکە ڕوخسارە جوانەکان لەبەر چاوی یەکتر ناشرین بن. زمان چار دەرکەی هەیە ددانەکان لێوەکان خوا دوو جێی داوێتی لە دەرەوە بەبێ دەرگا لۆیە زمانی بەو شێوێ پاراسۆتە توش بە خراپە بەکارینێنی. زەمکردنی ژێکێک لەوانەی کە لە زمانێکی پارا و شیرین و جەیەکی تەڕ و نەرمونیان تۆ بە ڕقی بەکاریدێنی بەرامبەر کەسی تر. لێ بە ئومێدم واز لە زەمکاریەکتر بێنین. جەنابەت باسیەوە کردوەوە ئێستا زەمکردن گەیشتۆتە کەناڵ ڕاگەاندنەکان لە ڕاگەاندنەوە زەم دەکرێت، زەمی گشتی دەکرێتن. هۆکار چیە زەمکردن بۆ وا گەورە بووە؟ بەێ خاڵەکەی ئەوەیە مرۆڤ نەیتوانیوە ئەوەی بەخۆی بیکە دەچی بە بەرامبەرەکەی دادەوە یان دەستە چەورەکەی بە بەرامبەری دەڕێشتەوە. بۆیە هەڵوەستەکردن لەسەر خودی خۆمان دەگەڕێتەوە لەوەی کە ئێمە بە خودداچنەوە بکەین بەرەو فراوانتر دەڕوە. ئێستا وای لاتوە لە زەم لەوە دەرچووە زۆر زەمکردن بۆتەوە کاری شەڕی گەورە تەنانەت بۆتەوە کاریەوەی قسە و قسەڵۆک دروست بی هەتا بە شێوەیەکی فراوان وا فراوان بووە. ئێستا گەشتە ئاسەکی نێودەوڵەتی ئەو هەر بەهۆی زمانەوە بەهۆی زەمکردنەوە بەهۆی تانە لێدان لە کەسی بەرامبەر شەڕی فراوان ڕوودا. ئێستاوا دەبین ئەو شەڕانەی دروست دەبن لە وڵاتانی دەرە بەهۆی زەم و قسەکردن بە یەکترە گەنا هەرکەس لە شوێنی خۆیتی. بۆیە پێویستە هەڵوەستە بکەین دووبارەی دەکەمەوە بە خودداچنەوە بکەین واز لە زەمکاری بینین نەک پشتە تێکت زەمت بکە ئێستا خەرکانەکەی دێ ماچ دەکات لە پشتەوە زەم دەکاتن بۆ ناتوانانی لە پێشەوە باسی بوونی خۆی نەسەرماندی ئەو کەسە. ئەمە ئەگە خوانە خواستە ڕقم لە یەکێک بیتەوە یان ئەوە لەگەری دانانیشم باسیشی ناکە پێویستە بە چاکە باسی بەرامبەرەکەمە بکەین نەک بە خراپە. بەڕای جەنابەت دەرەنجامی شتێک زەم دروست دەبێت سەرنجامی ڕقە لە دڵەوە ڕقە دەبێتەوە کاری ئەوەی کە تو ناگەی ئاستێ و کەسە دەچی زەمی دەکەی ئەگە تو ئەوە چ کابرا لە کوردوا دەرەگە پیاوانە بی بەرەو ڕوق چت هەیە